لاشه سر هفجینا خو دانیه سر پشتا خو و با آوای کی وستیایی لگل هر دو زاروکن خو بو بگهنجیه کی آرام کتنره. سردار ابراهیم لگل هفجین و هر دو زاروکن خو ریا هات و نهاتیا کوچبری دانه پیشیا خو. آرمان جوان او بو بگهن ولاتکی اروپایه. لینه خوشیا دل چیروکا وستیای بونه وان ودگوهر تراجدیه. و دنیوی ریده کدچون یونانه مهری نبیزاده یا هفجینا سردار جان خوش دست ده. زور ماندو بو خیزانه کم قلبی ناراحت بو. دوای لنیو جنگل دا ماینو شو بو. شو که من بلکو بریک بحثت و اسراعت بکا. سپینه بانی که دیار بو که باشتر نبو. اما لو شوینه که شویلی ما بوینوا بو سر جاده کی لی بو که جاده خاکی بو نزدیکی 200-300 متری فاصله هبو لو ماوی او 200-300 متری دا بخم خیزانه کم لکولنا هنا مسر جاده خاکی که جانوش بارد کمان سردار خلک باجار سردشت روجلات کردستانه پشتی کو نخوشیا هفجیناوی جدرب دخه هر دو زاروکان لبا دایکا خوان بجیه دیله و بو داخواز هفکاریه ده چه سر ریا خلکه. لیل گل کو کس هفکاریاوی ناکه ده وگره ده ناکه ویه که کو ده کلین داویین جیانه ده چاوه خود چاوین مهریه هفجینا خود ببینه. نفسی بچاکی بو هنگا دا چشره لقراغ زاده که کدامنا چوما سر زاده که هاوارم دکر بو خالق هاوارم دکر بو ماشینان که رای بگرن که دفریامان کەون وەلی بەداخێکی گرانەوە هیچ کەس دەفریامان نەهات هیچ کەس ڕای نەگرت کە چاوم لێ کرد هەناسەی هەر دەهات و کەمتر دەبەوە چوومەوە لای دیار بوو هەناسەی زۆر زۆر کەم بووە بۆ خۆم نەفەسی مەسنوعیمدایە بۆ خۆم نەفەسی مەسنوعیمدایە دەستم لەسەر قەلبی دانا هیچ یعنی شتەکار دەهات و بەرەو خراپبوون دەچوو کەڕەتی ئاخیر کە نفسی مصنوعیم دا دستی سری لنیو دستانم دابو منداڵەکە یەکیان لەو لای بوو یەکیان لەو لای بوو خوێنی بەدموروتان داهات سەری بەر بووە زانیم تەواو بووە زانیم نەماوە هیچم لە دەست نەهات دانیشتم لەوێت لەکنی دەستم کرد بە گریانێ ڕۆژێ نیو سەعات دەتوانین بچینە دەرێ ئەویش بنەوە بە هەفتەیەک دەسەر بوویەرە دەرباس بووە ترمه مهری د مورگا نخوشخانه باجاره کی یونانی ده و سردار و هر دو زاروک خو ل کامپا فلایکو هاتنه کارانتینه کرن او روزانه تنه دمجمیرک دکارن روناهی و اسمان ببینن پۆلیسات لێکی جیا کردینەوە ئەمن و منداڵەکانی هەڵگرت ئەمەی بردە زیندانێ ئەمە دوو شەو لە زیندان بووین دووە پێم دەکتن لەوێ دەمگوت من بزانم تەرمی خێزانەکەم چی لێ هاتووە کوتیان تەرمی خێزانەکەت لە شارێکی دیکەیە نها فکرە سەردار نەل سەر دەرباسبوونە وڵاتێکی دنێ ئەوروپایەیە هەموو داخوازەکەوی ئەوە کو تەرمێ هەفژینە خۆوار بگرە داکو لوارێ خۆ لە کوردستانێ بە ئاخێ بسپێرە داوا لە هەموو ئەو کەسانە دەکەم کە ئەو فیلمەی دەبینن بە هەر وەسیلەیەکی بێ یارمەتیمان بدەن کە تەرمی خێزانەکەم بەڕێکەمەوە بۆ کوردستان لێرە نەمێنێ ساڵانە ji Rojhilatê Kurdistanê hezaran kes ji ber rewşa xirab a aborî û bo bi destxistina jiyaneke baştir berê xwe didin welatên Ewropayê. Lê beşek ji wan nagên armanca xwe û çîroka jiyana wan bi kerasetên cuda li van kampan tê nivîsandin. û hinek ji wan berî bigihên kampan çîroka wan bi dawî dibe.